ئێمە وەکو مەڵبەندی هەورامانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی مەبدەئیان قەنەعەتمان وا بۆ لەگەڵ برایانمان لە ئیسلامیەکان بەگشتی بەتابێت کۆمەڵی دادگەریش ئەم هاوکاری و برایەتی و ئەمانە تۆق بکەینەوە گەرمگوڕی زیاتری بۆ دروستکەین. ئەسڵی کاری ئێمەش ئەمەیە، ئەم برایەتە دروستکەین و ئێسش هەڵمەتی هەڵبژاردنەکان دەستی پێکرد لە هەموو ناوچەکانە بە تایبەت ناوچەی هەورامان. ئەمەش هاتن سەردانێکی برایانمان کرد لە ناوچەی ئەنجومەنی کۆمەڵی دادگەری لە هەورامان بۆ ئەوەی کەوا دەست بکەین بە لیژنەکانمان ئەکتیڤ بکەین، لیژنەکانمان دابەش بکەین، سەردانی ئەو برا و خوشکانە بکەین کەوا ئەگەر بە هەر ئەگەرێک عاجز بوون یان هەر جۆرە شتێک بێ بەسەریان کەینەوە بۆ ئەوەی بەیەکەوە دەست بگرین بەم ئیسلامە و بەم پەیامە هەڵبگرین بۆ ئەوەی کەوا بتوانین ئەم حاڵتە ئیسلامیە لەم سنوورە هەیە بەرەو پێشەوەی برین. چونکە بەڕاستی ئەمە وەکو ناوچەی بازنەی هەڵەبجە با بڵین، ئەم بازنەیە بە ناوی ناسنامی ئیسلامەتی وەرگرتووە، مۆرکی ئیسلامەتی وەرگرتووە. ئێمەش پێویستە لەسەر هەموو مسلمانان لەسەر هەموو کەسێک کەوا ئەوێ ئەم دینە ئەم پەیامی ئیسلامی هەڵگرین پێویستە ئەم مۆرکە ئیسلامی بپارێزین، سەریخەین بۆ ئەوەی کەوا ئەو ئەرکە لەسەر شارمان هەم بۆ دنیا و هەم قیامەتیشمان وای لێ بکەین کەوا لە دنیا و لە قیامەتی سەربەرز بین. بە ناوی خۆی گەورە و میهرەبان، بە ناوی ئەنجومەنی هەورامانی کۆمەڵی دادگەریەوە بەخێراتنی گەرمی برایانی مەڵبەندی هەشتی هەورامانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیەکەین کە ئێستا لە بارگای ئەنجومەن لە خزمەتیانین خۆشحاڵ بوون بە هاتنەکەیان. معلومی هەموو لایەکە ئێمە ڕێکەوتنیەکمان بۆ سنووری پارێزگای هەڵەبجە کردووە. ئەو برایانە وەک هەڵوێستێکی ئیمانی، وەک هەڵوێستێکی برایەتی بڕیاریاندا کە لە حەقی خۆیان خۆش بن و کاندیدەکانیان بکشێنەوە و پاڵپشتی خۆیان بۆ لیستی 147 کۆمەڵی دادگەری لەژێر دروشمی ڕایاندەگرین ڕاگەیەنن. ئێمە پشت بەخوا ئێستا هاتنەکەی ئەو بەڕێزانە بۆ لای ئێمە بۆ دروستکردنی لیژانی هاوبەشە لە سنوورەکەمان کاری پێکەوەی ئەنجام ئەدەین وەکو یەک تیم بۆ خزمەتی کاری ئیسلامی بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی دادگەری ژمارە 147.